بسم الله الرحمن الرحیم. خیلی تشریف برده پی موزخانه و دگاو پالانی فعالیت ایمم گیلوا پی سال 88 سال 88 ایمه جا شیلات نیا پروژه مساوی پالانی نچای نکار کردن می چنی بنمالی آوختا گشتیاری کم عمی بینی برای پالان و دگا خریک به شلوخ به و نامی سبت ملی سر زوانا و به ایجوره چوی لازم به این کار کریو. اول دفعه که ایدو خانمم به خانم ماچو می‌م تامی کاری پیس نکردم، کاری فرنگی پیس نکردم. پیامن ساخت به وقتم شاید سیم یا آخته یعنی من نبینه. یه من نبی پیام ساخت به وقتم هم جمع کرده وسیله و هم یاگه کوش کرده کهش پیام شاید ساخت بو نکریو پیام. حالا چی روحیش باشتر به ماچون انشالله تامین او شروع کردم. ما ورده تسمع که وسیله جمع کرده یعنی باویا یعنی کسوکاری بابا کمکش کردیم همال رفیق کمکش کردیم تحدیا همش را ما کرد ورده وسیله کم من تا سال 97 تا سال 97 لوامی میراث فرنگی استانی خارم دعوت ما وسیله پیشنهاد جمع کردن و ارزشو آنشان کرمش به موزیا اما کارشناس شدامی پناه با نامه آقای کریمی اما ماچو دستاوج بکاری فروشن ایمیج همکاری تامکرمی قاضیشن. اتری می یعنی ما درست کرده البته به هزینه و معوا. یعنی ما درست کرده وسیله کم آورد ایگا چه مرزنا مارو شکر پای خدای تا حدیم تا واچ می کاری وردی ما کردن پی فرنگ و هرمانی. والله فری بینی کمک شکردی بیمی اما هم وسیله اهدایی معن البته فرکمش اهدایی فرتری چیز اصلا ما. ولی آنی وقت مهر با اسج دانم شاپنه بعضم حال نمیش بینیو کمک حال همکاری شکردن می. ایسا اگر واچ نامی شاهور بلو شاید کسی جهوش ما بشه و با گلی من نکرده فرو کسی بیانی ولی فراتری نوچا کسا هر بابا و ما بیان کسوکار و ما بیان مردم دگاکیش فرش بیانی کمک شکردن می ایسا هرگز واسطه ای دوربینوش ما هر کس کمکش کردن می خانواش میکنن و دستش ماشم کردن هر کسی که موزه بسنه چیه بسنه کتابی هر کسی یعنی واچ هر گشتیاری بیگه حتما سرمو موزه خانه پالانی آنی و علاقه شانو پنش آوشن میای لاملا فرش هنی چگنا خاطرش ازینیم باوا فرش هنی سعالی تعظیم گناور پیشا جنازه رو زوانی و جنازه رو لباسی و آچه وقت لازم چگنا پرساچی ما تعریفش کرمین و توضیح ما می پیشا یعنی اگر مردا و پلش نبود بسبزانه مدتی پالان زندگی شکردن شگردو چی وقا و چون ایمه چگنا حچی ما ناسنوا جبحث وسائلنا صناعة دسينا شغلنا لباسنا حتى أكسو سكاركانا كتشويق بي آليشا و احترام بي آليشا وتشويق بي جوانكا آروي كتشم شاقنو آليشا كالروي ينبو قدر شاقيري وحرمت شاقيري وآليشا بس آليشا كتاوانشا خدمتي كرابا منطقة هرماني منطقة هرماني هرواج من جغرافيا تبعيش يا سختيش شاید بیابو باعث و آنها کفرتر دزرانینه با یا فرتر اهمیت به شغلکا پیوشه ورو آنها نلابرو الان اگر سرنج بده ما بارها دگاه پالانی نواتنش پالان چند نفرش رقی کرده نیوا ایقسه منظورش چیش بیان یعنی چی یعنی های پالان دگاه گرم بینا ولی کوکی دورش گرب ورو بیانی کسی لوان بروا چی ورو گیلان و قومیان شنا هر آوا گیلای بیان باعث و آنها بیا پیوشه شغل ایجاد کرده بیا پیوش چی درست کرده که احتیاج نبود ببری با یاگای تری طبعا منطقه هرمانی قد ایش شرایط شابیان ایه نشابیان بنا انواع هروالا انواع صناعة دستیش فراتر نگر کسی قدشگری ما ایگا تماشای وسیلام کرو پی ثابتم بو هر برهج واتنش منطقه شما صناعة دستی تا باشتر انجام منطقه ما دقیقاً سختیه کهش پیش بیان ولی هر هرامی در کل تقدارن جکارن جیرترن الان همیشه واتنش هرامی حج وقت ویش هین نکردن و ویش ضعیف نکردن و تاش یا آوردن خاکش کردن سرش و درختش کالان پی نمونه یو چانی شهرامی انسانی بیان فعالیتی فراترش بیان نسبت باقی تری انسانی تقداری بیانه هر جوری بیان بالاخره ما چه سروتونی و ویش آجیونن
بەشەمە بەش و شاوەرزی دامپەروەری کار و پیشێن یا سنعات و دەستیشانە هەرچێگوە ئینە پەنەژ ماچمی کەمان ئینەچە چەک وەسیلە بێن پێ حەلاجی پێی شیوەکردەی پەمەی و پەژمی بێن ئاوقتا ئینە جا چۆ چناری سفاتە شەکردن وەروانەیە گێراژ دەسوە سووک بۆ ئینەچە مشۆ پەنەژ ماچمی ژیە جە لێڵە خۆ مای بۆ مشۆ حتمەن ئاج بە دەستوریە فرە پیچیدە وەشم بۆ ئینە وەرەوە ماڵژ ماچە ئینە نەیجێ پێی فەرەجی وەشکردەی و پساوی ماچمێ نمەڵ ماڵایم بە ئینە وەرێ سێنێ جە پەژمی و جەموو بزێ و وەش بیەن ئینە فرەتەر دەگای من ئەستفادە نەکریان چوونە پێی ئاجۆر پختەین بۆنە ئاجۆر وەشکردەین بۆنە دەگاکا دۆروبەری نەبیەن ئینە سیلکی بینێ یا ئەوڵی نۆع و شەنێ هەر هەورامی ماچمی سێلک یا سێلق یەرێدانی لەقەی هەرجە تەبیعەتی گرتێنێشە ئاوردێنێشە پێی جەمکردە و ئاڵفی ئینە باڵە شەنێ بینێ ئینە چێگەنە دەستگای پەرێژ ماچمی جیکەنە پەمەش پاکردن چون سالی چوی دەرا ئازەمینێشا چکێ مقداری تەختی بینێ نزیک و دەرەگەر کردێنێشا پەمە پەمەج ئاوردنشا بە وەسیلە و ئی دەستگای پاکشکردن پەمە جەدانەکەی جیاکردنەوە ئینێچە پەرێژ ماچمی دووکە پینە ڕێسیەنشا پێی پارچە وەریشە یا لیباس و وەریشە کە پەنەشاوەتەن هەڵاوە ئینە وێچن و سەرمان پێی پاکردە و گەنم و یەوچێوی بیان ئینە باشش ماچمێ پێی جاجمکردەی بێن چوون ئینە مشۆ حتمما چۆ بلچێ بۆ بلچی هەم سافەنە هەم ڕقەنە ئابەنیا نمە بڕۆنە وێچش دێر مشۆرە دێرم خراویەوە ئینە پەنەژ ماچمێ هێشونێڵە ئینە تر پێی هیتکردەی بێن کە گر کەسم زانۆنە ئینە بێڵەکانش ماچە پێی تەمیزکردە و ئا گاوە سنیە بێنە دەست و ئا هیتیاریوە بیان ئینە پەنەژ ماچمێ پلەمەتێ ئەوڵی نوع و مەتێ بیان یعنی تر ئەوڵ دەفعەکە مەتێ پافرما ئامێنەنا شنوانی شارە بیان ئینەی مەکانیکیە و ئیسەج بێنە بەرقیە و شارژیە ئێنا ئین مشارە یا شەقەم شارژ ماچە ئێتر ئا زەمانە ئەڵوار و ئا بەرە گۆرێشە بە وەسیلە و ئانیشا ئاوردێنێرە بازی موقع بەرە بیان فرە گۆرە بیان چاڵی شاکەنێنە باهوو درەختیشانیان دلێ ئا چاڵی وردە وردەی دوێنە فەریخەریکی بێنێدا درۆ شاکردن ئاچویچیا پافرمە سەلیقەی وەشکردن وەروانەیە هۆرگرتەی سەغد بیان پافرمە کوان شاشانەشە ڕەحەت بیان ئینە ڕڵمە بیان پێی نەجارەکە ئەستفادەکردن ئینە داخی بێنێ پاڵان حیوانداری بێنێ هەر یانی پێویش داخێش بێنە گۆشی حیوانەکەشە داخکردن وەروانەیە پسە مۆریە بێنە علامەتیش بێن هەر یانە پێوێشاکە شناسایی کردە کامنە و کامیانین ئینەتر وەسیلێنێ چەکش و ترەشتە و ئینە هەنە و هارە وەشکردە بێن ئینە وەسیلە هەنداری بێن پشتێنە و سەرەمەن و هەنە کۆزە هەڕینەکەی بێنێ و ئینە نامی کشەکانێ پاڵان مەرتەعیە فرەما هەن کەشوکۆیە فرەما هەن ئاوختە چون حیوانداریش بێنێ پەی ئادرەزدای نیشان کردووە چێوە نامەکەیشا فرە جەمنیانێ شاید واجی و حەج منتەقی بسە پاڵانی نەبوو نزیکە و 400 دانی نامیمانیانێ ئەگەر دانی قەدیمی بارمێ شاید 100 دانی تەشە پەنێ زافە کەرەوە وەروانێت و ئادرەسنەوەی بێت چێویە ڕەحەت بلا بێزاشوە ئاوختە ئینە پەنەژ ماچمی چەرویڵان شاخ و کەڵی وەشاکردن وەختی لوانێ پێکەشی ئاڵفکەنە یا هێزم بڕێیا چێویە مشوە تێخیشە تێشکەراوە بە وەسیلە و هەسانی کەرێ شاکردن نەناوە چون ئینە فێنگوێن ترا کەرێ نەتاویانەوە پێشاجە فەسڵ و گەرماینە تاوێرەکە دلێشە نەبێنە و محافزەتش کردن ئینە چنجەژ ماچە معموڵەن پێی دلێ ڕستوران و قاوەخانە و چیوینە پێی گۆژ وردکردە و سەوزی وردکردەی بیان ئینە
جعبیە بێن وەسیلە و ددان پزیشکی بێن ئینا پەنج باچمێک خەڵوەتینە و ئەو وەسیلەکەش نییە نێژدلی ئینایا جعبەیە پێی ددان کێشای هەر ئاوختە خۆ نە دارو بێن و نەچەنی و نەحیچی هەر بە وەسیلەوانەیە دانیشە بەراوردێنێ ئینە وەسیلە هەنداری بێ ئینە پەنج ماچمەی سەران هەر جەماعەت هۆرامی جا تووڵە ئەرخەوانی فرا استفادەشاکردن ئاوردن شاجە ئەرخەوانی پی فەرمایی سەرانەشا وەشکردن دۆرەکەش بە سۆرۆ گرتنشا بۆ نۆچی بە سۆرۆ سۆرۆ هەم پێی هامنێ فێنکەن و هەم وەزنێ چشتۆ گەرەکە بۆ بەریش پێی شاوی یا پێکەشی پێی کۆیە قرز نییەن مزەڵ ئەگەر هەڕەبوو یاچیە بۆ قرز بەرمێ وەلێ سۆرۆ هەم ئایەقن و هەم وەزنێ چشکەمەنە هاوقەی نەشا هەمەکەشا بەردەن شاهەوە نیان شارە ئینەجە پەنج ماچمێ پشتیە پەنج ماچمێ پشتێنە پێیاگەی هەڵوینەکەشم وتی نەشا بەردەن وهارێ سەرۆنیان شا پشتەوە سەرەنیرە دۆشە قایم کردنەوە و پشتیش تیکە هەڕەشانیان ئێگە پەنجاوتن دیموانە هەتەری پشتێدا پاییزە تر هەمە شەمسی بێن ساڵە بێنە ساڵە بێن هەمووی بێن ساڵەش بێن نەبێن پاسنە بێن واچی ئیسا شەکەروچێوەش بڵا یبسا هەنووینە ئۆسای شوێت تەبیعی و باش بێن ترین ئاوردن شاوە هەڵبەتە وەختە وەشاکردن هنا مستقیم ڕاستکردن شا دوی کوتی وەزنە شاکردن وەروانەیە ئا مشتریە مێن بەرۆش هنا بۆ سەرقاپیە وەزنە ئاڵی چێڵی کەمم کەریوە ئا خالیسە بەدەزمە ئیتر ئا مشتریە هەپی فرمە بە پشتیەکەوە بەردەنیش وەسیلەشە نزیک و 15 ساڵان خەریکێنمێ جەماوەریشم کەرمێ جەماکردنەوە و واچوو تا 80% وەسیلەکە و قەدیمیەکە کە قەدیم ئستفادەشا بیەن جەماکردنە نمواچوو گرچون منتەقەوە رامانی فرە دەوڵەمەند تێرچینەیە بیەنە واچوو کە گرد و وەسیلەکەش جەماوەری ماکردن ئیستا نزیک و واچوو 80% وەسیلەکەما جەماوەری کردن ئینە نزیکە و یەرێ ساڵێشەن شیگەنە دانمان نمایش بازیت کونەندەما هەن قەدیم لوێنمەیانە و باوە باپیریمانە و قەدیمامە لوێنمەیانە شاوینێنمێ کە ئی وەسیلێ نەمەنێنێ کە بەدەگمەن مەنێنێ خەریکێنێ جەبەین مشا و ئیتر نمەماناواقەن نیش لاقەم بێ بە لاقەوەی مامانێەوە چەنی یاغێم قسەیم کردواتم حیفەنی وەسیلێ هەنێ و جەبەین بشا ئیتر بە هەما هەمکاریوی و ئی وەسیلێ ما جەمێ کردێەوە شکر پێخوای ئیسەیشە واچوو فرەفت خارم کەرمێ تەوام بۆ ما هەڵنامی وردیە ماهۆرگرتەوە پێ منتەقەوەی ما منتەقەوە رامانی تەقازام هەنەجە گرد و خەڵکی بەخصوص ژەنەکە ژەنی فرەم تاوە نەخشش بۆنە جە پارێزنا و فەرهەنگ و ئاداب و ڕسومی دا واچ و زوانی کولەن تاوە ژەنی فرە نەخشش بۆ تەقازام هەنەجە پیاەکەمە ئیجازە بڵا بە ژەنیژم تاوە بێجە کاری هونەری فەرهەنگی واقعا ئەغڵب و ژەنەکەیچمە تواناییشە هەن واقعا متاوە ئیجازە شافەنە بڵا بیاڵیی هەری و حەمای وشە زەحمەت کێشمێ پێی منتەقەی کە ئاداب و ڕسوم و زوان و فەرهەنگ ماجەبینەلۆ بەڵێ قەدیمیش ئیسەیشە کە واچوو بازێ منتەقە هۆراماینە هەر واچوو 50% مردمی هەر ئی نانکردەیە هەر هەن نانکردەیش جوجە وەسیلەکەش کە پێی نانکردەی استفادەشاکردن تەشتە بێنە و چێوێش پێی هەمیر قرتناوچەی مەسێ پەنەی سەچی گەنەنیەنە مەهاڵێ بێنە پنێ بێنە سەردۆڵە بێن
کە زوو سەردۆڵە بەجیایی ئیسە پارچەن زوو پارچە نەبیەن جە پۆست و حیوانی درۆشاکە نێمەش هەر نمونیەش وە شماکردنیشی پۆست و حیوانی قەدیم جیایی پارچەیە پێی سەردۆڵەی پۆست و حیوانی ئەستفادەشاکردن کە وەسیلە ئەسڵی چم بۆ ساج و نانکردەی ئامۆقە کە ساج نەبیەن جاوردن شاجەتوانی ئستفادەشاکردن پەی نانکردەی توانی نوعیە توانی نەپەنەژ ماچمێ تاوڵانە توانی تاوڵانە ئاڵیش هەر منبعشتی گەنە هەن ئاوردی نەشاتەنیا توانیە نەسەر و ئاوری وەنمەترە بوو. دەوڵە بەش و ڕاوێن ئینە هەرچێ بووە هەرێژ ماچمێ چنڵە پێما ساوگرتە بیان ئاوەختە ئەنسانەوە ئەوڵ دەفەکەی نەشە دروستکردن فەر ئەنسانیە ژیر بیان ئاوردەنش بە تووڵە ئەرخوانە لچ و ئاوێ ئاوردەنش تووڵە نەرمەکەی چنڵەشە وەشکردن ئاوەختە جۆریە وەشکردن ئیما ساوێمی ئەچکە هەمیرم ساوا پێگەرە و بەعزیە تۆنەوردەی وزاد لێش زەمانۆ فرەزووی بینانشە بە مێوێەوە لچ و دەرەکان مێوە سەوزە بێنە شاخەوە مێوێ 5 متر درێژ بیان ئینەشە مێوەکەی شەتەنی نەدلی ئەرخوانەکەی ئیتر ئاوختە تەناف و وەری سوچی شاید یا کەم بێ بۆ یا وەرو چەمی شامە بۆ وەسیلەوە مێوە هەر پاسە وسەن شادلی ئاوەکەی چکە هەمیرشە ساوان پێگەرە وسەن شادلی ئاوەکەی ئەما ساوی لوێنێ هەمیرەکەی بوەرە لوێنێ دلێت شڵەکەی تر نەتوان شابیاوە یعنی ساختارەکەش جۆریان کە ملود لێمشو ئەما ساوی مستەقیمەن تەرەف و ئا بەرەیشە هەدەف گێر و دابتاوە بێەوە بەرەوە معموڵەن ماساوی ماچە هەم کەم هۆشەنە هەم هۆش و ئەقلشە نەبیەن کە مستەقیم بێەوە ئامینە پێی دۆروبەریەوە چاگەنە گیری ژواردن ئەلبەتە یۆچە هینە باشە ئانەبیەنەوە ئیسا ڕاوکردەی فرمیەتەرن بە وەسیلە بەرقوچێوی تەبیعەت جەبێنە بەرا وەلی ئاوەختە هێنە خاسی ژانەبیەنە هەر ماساوی بە دڵەوێشانە گرتنەشە بەقێو یا وردەکە یا چیوە من وسێنی شاوە دلی ئاوێ پێن باعثی وانەیە محیزیز دیە تەبیعەتە گردش جەبێنە نەنەلۆ ئینە چاعر بازم تفەنیە بیان هەر بەدەست وەشاکردن فقط ئینە پەرشاکردن باروت و تەقنەشە تەقنان بۆ نۆ چێشیوە ئینە گولیەژ نییەن گەرەک شابیان ئاخ و گوچەوە لوانە دلێ گەنمەکەشە بەر شاکەراپەنش یعنی تا ئاحەدە بازم احترام قایلی بینێ پێی محیزیستی و پێی تەبیعەتی ئەی قسمەتما ئینە ژەرەژوچێوان قەفەز و ژەرەژوچێوین ئێنەنەوە گواران ئینە هەوسار و بەرچاویلکە و گەردوگوڵان و ئاهینانە وەختی خانەکەی یا بەگەکەی ئاوەختە لوایەنێ ڕاوە چارواشا بیان ئا چارواشا قەشەن ڕازنان و هەر بۆنەوە زەرافەت و وێشاوە ئیت فانەی پەنەشە ماچمێ ساچمەزەنێ یا سەرپەڕیان مەرزوو شانانە یانی های جەلوولەکەوە پەڕێن با باروتەکەی هەر چێگەنە وەشێکردێنێ باروتەکەش شۆرە بیەندلی مەڕەکان ئاوردنشا سخواڵ و درەخت و شروێ بیان شروی درەختیە سخواڵەکەش فرە سووکەن زوو هۆرمێزەوە ئاوردن شاچەنیە شروێکوان شاوە و گوگردی بیان باروت و ئاتفانە ئەوختە کە دەن شادلی کوولەکەی بۆ نانێوە نمنارە نم نەکێشە چون بارود یەک زەڕە نم کێش و بەخص و جەفەسڵ و سەرداش زمسانینە ئیتر انفجار نەما بۆ نمەتەقەوە کە دەن شادلی ئی کوولەکە ئیتر وش بێن و هەمیشە ئامادە انفجاری بیان اینە پەنەژ ماچمێ بەرە ڕەتە یا ڕەتە پێی ژەرەژگرتەن بیان ئینە پەنەژ دامێنە پێی ژەرەژگرتە بیان منتەقە ئێمە علاقەش ئافرە بیە بە ژەرەژا جا دلێ کتاوی هەن بە نامەی سەفەرنامە و ڕێچی دلیا کتاوێنە شەرح هەمووە ماچوت لەوان بین و بانەی و مەریوانی واتەنش تەنیا چی ئی منتەقە ئەمە هۆرامانی ژەرەژی شەنێ دلیا کتاوێنێ نەژەواتن منتەقە هۆرەمانی ئەمە ژەرەژیش فرێ بیێنێ گۆشت و ژەرەژش هەر وەژمەزە بیان مردم علاقە فرەش بیان پەنەش ئەنواع و تەرفەماش ئاوردێن هێنا دەپەی کوشتە یا شکارکردە و ڕاوکردە و ئاژەرەژە
دێوجامە بیان بەرەڕەتە بیێنە دامە بیێن ئێستا پێی نمونەی بەرەڕەتی تۆزیع بڵێ ئی بەرەڕەتی بە واستە و هەر ئینسانیەوە دروستە کریانە فرە ژیر بیان ئینە جە فەسڵ و زمسانێ نەفرەتە ئیسراڵە کریان زمسانی وەختی وەروە موارە و کەش چەرمێن باوە گرت جەوەروێ ها نقطەی ڕۆژە کردێنەوە وەرەتاو زوو سیاوی بینێەوە ژەرژە کیلوانی پێیاگەیە چینەکەدەی ئێدەی سیاڵەکە ژیری بینیلوانی چا مەسیراوە چاڵی شاکەنێنی ئەنازۆ زەنۆڵگایە چاڵی شاکەنێنی هەر چاڵی و دانی بینیشانیان سەرشاوە تۆ نیشاچینیێنی سەرش وەروانەیە وەز نەگیرە و ئی قسمەتی چە بەچکە گەڵاوچێ و شەردەن شاوە ئاژێرەژی ئامێنە گێڵای نەپەیدانێ ئەپێسایی بەرە واز بیان کەوتنەرە دلێش و چیری شوێتر نەتاوانش بێوە سەر ئیجا بەحسەکەمانە نەماچوە ئەنسانە فرەژیر بیان ئاوردنش جەموو بزێ پێی بەنەکەژی سفادەشکردن تەمەشا ئا فەنەرا بە وەسیلە و ئا پێچە ئەمە وارد بیان ئا پێچێشەدانی ئاموویە ئا پاسا ئا حاڵەت و فەنەریشە گرتن مو بزێ بۆ نانێەوە وەختێ وەشتم دەلوش کرژم بەوە ئەمەڵ کرد و ئا فەنەریە باشترم بۆ ئاوەختە جا درەخت و تفێ ئاوردنش پێی تەختەکە چوونی تەختەی شۆ فرە ناسکێ با وەروانەیە سووکێ بە شۆ فرە ناسکێ بە درەخت و تفێ نمەخراویە وەرو وەشتواریوە بۆدانەوە جە درەخت و تفێ ئستفادەش کردن ئینە دێوجامە بیان ئینە کە تەڵی مەڵا بیێنە گریاگاوادیێنێشا چراقۆی بیێنێ ئاوەختە بازم پێی شەودامی بەردێنێشا هێتری وەسیلێ کولەن پێی بەحس و ڕاوکردێنی وەسیلەیەکە کە چیگەنە مویندێژ ئینە هارێنێ پێی دروستکردە و ئاردا و وڵۆشێ یان نەخۆشەری قەدیم ئستفادەشاکەدێنێ بە ئەنوان و ئاسیاوی دەسی اینە نوعیە توەنینە ئیتوانێشە مەخصوسەنە من باش هەن یاگەنەوەی ما پەنەژ ماشمەی وەرمەڕان چوونی توانێشە مەخصوسەنە چون پێی جەموەکەردەش و دروستکردەش ئەپیسە ڕێک و پێک بەرژارام شو توانیە بۆ ئاینوکارینە نەترەکو توانێ مەخصوسەنە قدیم ئاردی شاچەنە دروستەکردێنە وڵۆشە شاپەنە کردن نەخۆشە شاپەنە دروستەکردێنە ئی ئەبزاری لایچەی نێچە داڵنەوەی ماماچمی داڵنەی پەنەشە هەم چوینەشەنە هەم توانی نەشەنە هەم چوینەژەنە واچ وینیشەنە مسینەیچش بازم هەر هەنە ئاڵیجێ پێی کوای جیای ئاسیاوی ئیسا ئاسیا و بەرقی واچمێ بازیە چێوێ شاپەنە پودرکردێنێ پێی لێ غەزا و چێوی قدیم پانەیە دروستێشاکردێنی ئینەیچە کەنوێنێ کە ئینەشا کەنوی حەڵەوینن واچ و دێرتر دروست بیان جاهەڵی دروست بیان و حەڵەوی وەلێنە کەنوە هەڕینێنێ قبلەن وەڵێ ئانەینەکەینە دروست بووی کەنوە هەڕینێشا وەشێکردێناڵیش هەر خانما وەشێکردێنی کار و دەست و ژەنان وەشێشاکردێنی ئاوەختە چون هەڕین هەم هامنە نەفێنکەن هەم زمسان نەگەرمن ئیتر هەم ئاردی هەم گەنمێشە لێشان نگەهداری کردێنی چون هامنە نەفێنکێ بێنەی تر چێوەکە و لێشان نەخراویان هی کەنوێچە جا خاکی دروست بیان گرنۆ خاکیە بیان کە ئستفادەشکەرە پێی دروستکردەوەی کەنوە وەلێ مشۆ سمەری و مو بزێش قاتی کەرا بەخاترەوە نێوە دماوە نەترەکە و یا حینوکاری نەنەترەکە و جەموو بزێ و سمەری ئستفادەشاکردن پێی دروستکردە و ئیکەنەوە
پاڵانی دوێدانە شقلش بێنێ کە پڕۆنەقی بێنێ یا فرەتەر وەرو چەماوە بێنێ یۆ ئاسنگەری بیان یۆ ئاساوی ئاوینێ بێنێ ئاساوینەکەی بۆ نانەوە ئاویش فرێ بێنە وەلی ئاسنگەری حەجە سەردەم و ئەردەڵانەکەەوە کە چێگۆ لوانێ پێ کورسانی هەرچا چێگە شغڵە منەنجیا چێگەنە و ئۆساکارەکەی ئیدامەش ئەدان ئۆساکاری فرە باشش چەنە بێنێ ئاسنگەری پاڵانی مەشهوری بێنێ هەتا بازی یاگاچەوە واتەنشە یاگی پسە پاوای واتەنشە ئاسنگەری پاوای مسە پاڵان و ڕۆنەقش گرتە نامن اینەچە ئی وەسیلە چێگەنا پاڵە مژماچمێ پێ کوورە و ئاسنگەریم بۆ جە چوی وە شاکردن و جەپۆسی ئاوەختە ئەپێسە بەرچم کەریوە پەڕم بۆ جەوە شارژ مڵێ ئێ مەمکۆڵەشە وەر واکەم گێرە و واکەی چۆدی وە فڕەمڵۆ پێتری ئاس خواڵی یا کوورەخانێ ئا تێقە گەشە سوور بەوە تێژش کەراوە ڕۆژ و کارکردەوەی پاڵەمیچە ئەپی فرمە بیانە بشۆ دووە دەسێ دەسە ئیلا و دەستێ چڵ ئەپی فرمە ئیتر ئاواشات دائێمەن دەشە خاڵیم بۆ ئەوشە پەڕم بۆ زوو واچوو زەمان و قەدیمی جەبێشکی استفادەشەکەنی سەجا هەر بازی یاگی واچ و شاید 20% استفادەژمەنە بووی بێشکی استفادەشکەرە بێشکی فرە ڕەحەتە بێنە پەیژە ناوەسای چون ژەنی ئۆسای کار و زەحمەتش فرە بیان هی بێشکی ئاسانکاری فرەشکردن پەیشە زاڕۆشانیان دلێژ دەست و پاشا پێچانوە مەسەن ئینە بێشکی بێن ئینەشە پەنەژ ماشمی دەست پێچەنێ دۆشەکەیتش وێژ لە تەژبی وڵەش چەنەنە گۆزەڵەشانیانە دلێش کە گمێزوچی و زاڕۆەکەی نەلوان لێوێشە تەڕ نەبیە نازاڕۆ فرەتەریژ وتن نەسۆتەنەوە ڕەحەتەر وتن وەلی ئیسە متەسفانە استفادەش نەمەنن فرەکەم ئیسە استفادە نەمەکردو ئینەژە هینە گۆزەڵەکەیشەنە ئینە قەڵەمێک کوڕانێنە ئینەشە قەڵەمێک ناچانێنە قەدیم استفادەشاکردێنە پاشا پاسە بەسەنەوە پاشا بوونانەی وەکە پای ئازاڕۆیە حەجە ئازەڵ ئەلان ئیسە هەر فرە و زاڕوا میانە دنیا مثلا یا هەر دێنێمە هەر منتەقە وێچمانە بێنێ پاشا لا لێ بێنێ واقعا تۆ پۆچی دوێ ساڵێ ساڵ و نیمێ دوێ ساڵی شاید واچ و بێنیشما فرەتەر زاڕۆشانیان بێشکێ کەمێکەمەکەش واچ و لێ 24 ساعتێ نەشاید 12 ساعتێ فرەتەرش بێشکێ نەبیێن دیانە حرف وێش کۆمەکم کەرۆ پانەیە کە ئەگەر خوای نەکەدا زاڕۆ مشکڵیەکیش بیە بۆ 100% پانەیە ڕاستم بۆەوە دەست و پاش چون دەست و پاشا ڕێکردن پینەیە پێچان شاوە یا سەرەشا ڕێکردنتەن شابان ملژ لار نەبوو حتا مەسەڵەن واچ و یەکمان دەفحیە یا واچ و دو هەفتە دەفحیە ئی بێشکێشا بەرەکسە کردێنەوە بۆنانەوە یەکتەرەف مەسەڵەن ملژ یەکتەرەف نەگێرۆ بەرەکسە شاکەوی ماچیمی سەروتاش کەرمێ با ملژ لار نەبوو یوتە چارچەوە کە مەسەن دەستیش بەسینی و دەسی بەجێ جۆرەکان مەسەن ئەپیشەوە ئازە دەستیش ڕێک بەسینی و چی دەستیش بەسین یا هەندێک جار واچمی ئەگە بینی پێچانەکانە دەستی چش بەر ئامێ یەکسەر دەستی وزێنی وەدلی پێچانەکەی آخر زاڕۆ لێ بێشکێنە وەختیە چڵەکیەوە مەسەن چڵەکیەوە دەستی یەک دەفە دەستی تەکانیمەوە هەر بیان زاڕۆمان پاس چڵەکیانە بەخاتانەوەی زاڕۆی وێژ نەکەن و دەست نارە و چڕ و چەمشەرە وێشکەنەوە یا مەسەن هایش بەوە 100% دێمە هەر لێ بێشکێنە مەمەشادان زاڕی خۆ زاڕۆکەشا بەر ناوردن واچی باشیشانە مەمەشادا بوو هەر لێ بێشکەکەشەنە مەمەشادان زاڕوی پیسەیشە زامن هەر وێم زاڕۆمیان لێ بێشکێ باوەڕکەرە ئاکوڕماگەر لێ بێشکێنە نەبی ئاسن وەرمش پۆرە نەگنی هەر ئازاڕۆ وێش شەکەتم بۆ عادەتش پەنەم کەر و وەشژمێنە هەر زاڕۆکەش وێژ وەشمێ بێشکێ She
اینه چوارچوی شواماچمی و سانکشش اینه جا چو نره یا بلوی آوردن شاور وانه فرام محکمن آوردن شا وش کردن پی تون کشه یعنی گرگ شابیان تونی مسیری نبره پی یانه وش کرده پی اگیتر با ولاق یا حسرا اینشان یعنی خوانی شاوای تر ایدی میجیری چوردانی تونی اودی میجیری چوردانی اینه پنهش ماچمی گواله یا جواله اینه پی اگی گرما بیانه و پی الف شاوی هم قرض بیان و هم ورد بیان اینه محکمه بیانه اتر دیگر سالش بعد لشاخو داخله کار شاکردن جا پجمی و موی و شابیان و خانمکا وش کردن و رئیسیان شاو دانشا اوساکاری وراسنش اینه پنهش ماچمی رشکا اینه وقتی گرمی شاکوانه فربسنو ایسای ورده نبینه تدلین اینا مردان ایش ایسا گونیه شامچمی گونیه یا خراری پرشام کراسمری آوختا ای رشکی بینه اینا پنج مچمی چند پی کوا و گرما بین گرمی مقداری جرنا آوختا آوردن شاین نشا وش کردن آکسا اچاگنن نشتن را اینا چا بینن با اگاوا یا سراوا دست شاکشان و سروا خرمانی و اگن مار خلیان و تا وردش کردنه اینه چه دست شو بیان اگر احیانا اگر سوره شاکردایا پنه سوروگش گرتن ناسنش همیتا اگنما بو سنش قراخو زمان و قدیمی شنه منطقه و اما منطقه پالانیا چو منطقه هرماناتی کلن اجل داری بیانی حیوان داری بیانی هوار شاکردن با وجود وانه حیوان داری بیانی شود شابیان ماس شابیان کشک شابیان واچو انواع و چیوی وقتی چه ظرف و ظروف کم بیان آوردن شاید جپوس و حیوانی استفاده شکردن پیاگی دوی پیاگی آبی پیاگی ماسی پیاگی روانی جپوس و حیوانی آوردن شا هم حلیز شاوش کردن پیاگی دوی کنش شاوش کردن پیاگی آبی خیک شاوش کردن حتی جموعکایش پوسک ناسن شاهد در بلو جموعکایش رئیسیان شافی وریس و چیوی یعنی کلن جا گرچیوی استفاده شکردن اینایشه شیگنه خیگن خیگو روانین ڕۆنیشتنن گوێ شاکردن ڕۆن شاکردن ئامۆقا شاید واچ و دوێ ساڵێ ئەگەر ڕۆن لێشەنەمانەوە حیچی ئەشپەنە نمێ نەواچی تامژ ئاوەز بۆ نەواشی ڕۆنەکەش خراویەوە نەحیچیە ئینێشەخی گوڕۆنی قسمت ما نو گیواوی هم واردمانیه یا هم دارویه هر پاجوی تمزنده نج منطقه هرمانی یا دگاو ایما گرمیان و کیسانش فرق شنیه و هر این فرق و گرمیان و کیسانی بین باعث وانه انواع و گلوگیوا نوعش چنه با تفاوته با و استفاده فرباشی شاچنه کردنه انشا که و سرنجینه فرا بحشا مردو سرنجین یو شاینانه پنج مچمی جالا پی ماسا کشتی. علاوه بازم دورانی فرد طول تفصیلش بیان تا پا هینه نتیجه یاوینه که ایگی یاوا ماری کویش و کریج لیاوی ماسا مشو بینه زرش پی انسانی بوجه وارد کشانه. یا اینه پنج مچمی خشیل جشاه و هن آوردن شا کوان شاوا چنی بلاتجوی میزو معناوی قاطی شکردن ای پجمشه کردن برران سور. يعني الرنا زمان يكررنا الشيميائي نبينه هذا فقط إيدي وردان الرنا بينه الرنا السورة شكدن صالحة بالسوري ويج مننوا يا إنه بنج مجمع هموجي أوردن شاتشني هلاي خاطي شكردن يعني باشتري شامبو بين بي سرشتي إنه بنج مجمع زروي كوان شوا هر بصفاف وإيسايا تايت وإيسايا كفم كرو بنج جلش أشتني إنه
پەنەژ ماچمێ دوو چیوێن مختص و دەگا و پاڵانی شاید ئەو دەگاکانە کەمتر هەر نەزانە چێشن یا بەخشش پافرمە من نەژنەوە یێنم کەراش جەدار و نەرێم گێراش و مارە بە دەستور عمل یە فرە پیچیدا ئالیچ تۆزەح یە فرەش گەرەکەن دابزانی چەنی وەش بێن زمانی کات تێغ و وەسیلە نەبێن پێ ئەسلاحاتی هەر مومەک و ئاروی چەنینەن ئێلیجا کارشە کردن تر ئەنواع و گیواوەکە بێنێ چێوێ پسەینەیە پێی بۆکردەینە بەرزەڵن و شاوین کە ئیتر ئاخرین نقطە و شاوی وەلا وەروەکانە سەوزم بۆ هەر پسە مامۆستا عوسمان ماچۆ تازە بەرزەڵن بەرامەن جەغار گرتش پەسکردن گوڵانی بەهار پێی بووکردەی فقط کارش وەکردەی بێن ئێترینە گرد گیوایە نێنێ پێی واردەمەنیە شابیێنێ چێ پسەی نێنۆریە چیر و خاکی نەبەر شاوردن زمانی ئەمە برنج و ئاروی چۆن ئەستفادەش بێن ئەمە ئەستفادەش بێن حتا داستانی هەنت لێ دەگا و پاڵانی نەماچەوە ئاوختە لوێنێ پێی نینۆری دەستە جەمعی لوێنێ ئەمە متحدی بێنێ پێوە قیخواکەوە تەنش دوو یانێ نیەنە یانەنا خوێندی با دۆ یانێچە بیاوە ئەنجە پێوە بنوێ پێی نینۆری کرد قەڵ شاکردن ینی ئاوختە کە 500 یانی بێنی گرد ماتڵی بێنێ پێ ئا دۆ یانەیە تا بیاوە وەروانەیە گردێ پێوە بلا پێی نینۆریە نۆریانە بە ئارزش بێن و باش بێن ئالیش دیوەر فرمێرە گرینان شاوە شاکردن پێی واردەشە